لەگەڵ بەڕێز ئامانج بەرزنجی چاودێری سیاسی و شارەزای کاروباری بەریتانیا لە لیمسەوە لەگەڵمان دەبێت. کاک ئامانج زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. سەرەتا دەمێ بزانم کە ڕێکەوتن لەسەر چی کراوە لە نێوان بەریتانیا و عێراق؟ سپاس بۆ بەسەرکردنەوەکەتان. ئەوەی گرنگە لێرەیە بزانرێت بەڕاستی ئەم سەفقە بازرگانی کە سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکوەزیرانی بەریتانیا کە ڕێکەوتنیان لەسەر کردووە بڵێن فرە بەشە لێ تەنها لایەنێک لە خۆی ناگرێت تا لایەنی بازرگانی و ڕۆشنبیری و سیاسی و لایەنێکی تریش کە لایەنی ئەمنیە بڵێن ئەو لایەنە کە بەریتانیا زۆر بە گرنگیەوە چاوی خستۆتە سەر و بەلایەنەی. بەڵێ ئەوە بە شێوەیەکی گشتگیر ئەو ڕێکەوتنەکە لەو بەشانە پێکاتەوە فرە بەشە بەڕاستی. باشە بەتایبەت لەبارەی ناردنەدەرەوەی یاخود بە زۆر ناردنەوەی کۆچبەران ئەو پرسیارم کرد کاک ئامانج. بەڵێ ببوورە پرسیارەکەت لام ڕوون نەبوو زۆر بۆیە لە چمە سەر و باسە چکە حەزم کرد بە پێی پرسیارەکان وەڵام بەمەوە بەڕاستی. بۆ مەسلەی پەناهەندە و کۆچ و کۆچبەران لە وڵاتە بووە بە فشاری سیاسی و فشاری ئینسان مرۆڤایەتی و هەروەها کێشەیەکی گەورەی بۆ وڵاتێکی بەریتانیا دروست کردووە لە مەسلەی شوێنی نیشتەجێبوونەوە بۆ خەڵکانی کێنە وڵاتەوە. لە مەسلەی پەناهەندی ئەو سەفقەی کە لەسەری ڕێکەوتون دیسانەوەکەیتەوە دوو بەشەوە بەشێکیانەوەیە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەو پەناهەندانی کە ئۆڕەدی بڵێن ئێستا لە ناو خاکی بەریتانیان و هەروەها چۆنێتی لەگەڵ ئەو باندانی کە بازرگانی بە ژیانی مرۆڤەوەکەن کە ئەوانیش بە قاچاقچیەکان لای ئێمە ناسراون کە لە سەرچاوەکەیان پیان وایە لە عێراق و ئەیانەوێت لە سەرچال کە عێراق باس عێراقکەم لە ناو دوو قەوسا کوردستانی خۆشمان کە بگیرێتەوە چۆن بڵێ ئەوان لێەوە دەست بەسەر بکرێن و سەرچاوەکەیان ببڕێت. بەڵێ فەرموو. باشە دواتر قسەکانیشت تەواو بکە دەمێتەوە بپرسم کاک ئامانج بۆچی ئێستا ئەم بابەتە جارێکی دیکە دەهێنرێتەوە بەرباس و باز لە دیپۆرتکردنەوەی پەنابەرانی نایاسایی دەکرێت لە بەریتانیا؟ بەڵێ وەکوتم بەشێکیان سیاسیە بەڕاستی لەم وڵاتە مۆزوعی پەناهەندە بۆ بە مۆزوعێکی سیاسی قەزەیەکی زۆر سیاسی گەورەیە لە بینی حزبە گەورەکانە کە لە هەموو کاتێک لە هەڵدێک لە کاتی هەڵبژاردنە وەکو کارتێکی فشار بۆ کۆکردنەوەی دەنگان بۆ خۆیان بەکاری دێنن چکە لە جنابتی نەشارینەوە ئێستا حالیان سەرچاوەیەکە لە تاوەکو 220 تا 250 هزار کەس هەن تا ئێستا بە هیچ شێوەیە کەسەری قەزەکەیان نەکراوە یعنی هیچ وەڵامێک نەدراونەتەوە بێ ئەوەی کە زۆر خەڵکێکی ئەجگار زۆر مافی پەناهەندەی دراوەتە لەم وڵاتە مافی مانەوەی هەیە و ئێستا بۆتە هۆی کێشە بۆ نیشتەجێبوون شۆرتجێک بڵێن کەمیەک لە شوێنی نیشتەجێبوون لە بەریتانیا بە شوێکی زۆر فراوانەیە و هەروەها ناحێ اقتصادیەکەشی بڵێن لە بەهۆی شەڕی ئۆکرانیا و ئەم وەزعی کە ئێستا بە شێوەیەکی گشتی تێک چووە بەریتانیا فشارێکی زۆر لەسەر ناحی اقتصادیشەوە. باشە ئەی ڕەوشی پەنابەرانی عێراقی لە وڵاتە چۆنە بەتایبەت ئەوانەی کە هەتا ئێستا مافی مانەوەیان پێنەدراوە؟ بەڵێ جا بۆ مەسەلەی ئەو ڕێکەوتنەوە وەکوتم دوو بەش دەگرێتەوە بەشێکیانەوەیە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو قاچاقچیانی کە ئەو باندانی کە قاچاقچێتی بە ڕۆحی مرۆڤەکانەوەکەن و لەو شوێنە ترسناکانەوە بۆ ڕێگا ترسناکانیان گەنە وڵاتی بەریتانیا و ئەبینین بەڕاستی کە چەند جەرگ بڕ و بە سۆیە کابینی کۆمەڵێک لاو یا کۆمەڵێک منداڵ یا هەتا خێزانێک لە ناو ئاوەکانە تیاچن لێرەش دەستگای مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هێزێکی زۆر خۆ سەر بەریتانیا بۆی ڕێگری لەو حاڵەتە بکە بۆ ئەوانەی کە لە ناو بەریتانیان ئێستا لێرە هەر ڕێکەوتنەکە هەر چۆنێک بێت کاچێتە بواری جێبەجێکردنەوە جارێ وەکو هەر نەچۆتە بواری جێبەجێکردنەوە چوونە بواری جێبەجێکردنەوە ڕەنگە زۆر قرس بێ بۆ حکومەتێکی وەکو بەریتانیا کە جێبەجێ بکە و خەڵک بنێرێتەوە بۆ وڵاتەکەی خۆی بە تایبەتی عێراقی و وڵاتانی تر چکە دیسانەوە لەناو ئەو بەشەشە ئەکرێ بە چەند بەشێکەوە چکە هەندێک کەسان بەڕاستی دوای قەرەباڵخی کەوتون بەڵام هەندێک کەسیژەن بە فعلی خەتەریان لەسەر لە وڵاتەکەی خۆیانی تر بە هەر شێوەک لە شێوەکان دەبێ حکومەتی بەریتانیا مرحلەی یەکەم دڵنیایی وەرگێ ئەو کەسانی کە ئەڕۆنەوە بە وڵاتی خۆیانیا ئەیان نێرنەوە وڵاتی خۆیان کە سەلامەتن یعنی وەکوتم بە فیلتەرە ئەڕوا ئەمە ئەمڕۆ بەیانی جێبەجێ نابێت و بە ئەمڕۆ بەیانی ناکەوێتە حاڵەتەوە جارە مرحلەی یەکەم ئەو کەسانی کە داوای پەناهەندەیان کردووە دەبێ وڵاتی بەریتانیا لێکۆڵینەوە لە داواکەیان بکات و
جوابیان باتەوە جا جوابەکە بە ئەڵێ بەرێ بێ نەخێر بێ ئەگەر جوابەکە بە نەخێر بوو ئەوە مافی بڵێن ئستثنای کە تانەی هەیە لەو بڕیارە بە کاچێتە دادگا ئەگەر بڕیاری قەتعی دراکە ئەم کەسە مافی مانەوەی نییە لە وڵاتەیە دیسانەوە بەریتانیا پێویستی بە فیلتەرێکی ترەوەکو پێوتم فیلتەری ئەو منەظەمە خێرخوازیانی کە لە وڵاتیان بڵێن ڕێکخراوی مافی مرۆڤ چۆن بەرەنگاری ئەوانە بێتەوە ئەم کەسە سەلامەتی بۆ گیانم کەسە وەردەگرێت و دەتوانانی بینێتەوە وەریتانیا بڵێن بە کورتی لەو مۆزوع مهمە بەڕاستی گرنگە کە کوردستانیان و عێراقیانی ئازیز لەوە بڕوانن کە تێبگەن کە هەر ڕێکەوتنیەک دەکرێت مانایوانیە یەکسەر جێبەجێکریا مانایوانیە هەر جێبەجێژەکرێ جارێ ئەمە هەر ڕێکەوتنە و هەر قسەیە جارێ بواری جابەجێکردنی و کوتم فیلتەرێکی زۆری دەوێت جارە بەرەوە بەڕاستی خەڵکانی کە لە وڵاتانە و خەڵکانی کە پەناهەندەن بە تایبەستی بۆ کوردستانیانی ئازیز پێویست ناکات دوو دڵ بن تووشی قەلەقی بن چونکە وەکوتم هەموو بڕیارێک کە دەدرێ مانایوانیە جێبەجێکرێ هەموو ڕێکەوتنێک کە ئاکرێ مانایوانیە جێبەجێکرێ و وە لە ڕابردوو شابینیمانە چاهەنەها جۆر جار حکوومەتی بەریتانیا کە هەوڵی ناردنەوە یا هەوڵی گۆڕانکاری شوێنی پەناهەندەکانی کردووە بە زۆرە ملێ بێ یاخو بەخۆشی بێ زۆر جارلی سەرکەوتوو نەبووە ئەم نامەیە مانای وانە کەم حکوومەتە ناتوانێن بڕیارە جێبەجێ بکە بەس ئەڵێم یعنی پێویست ناکە جارێ زۆر سەرەتایە پێویست ناکە ئەم فشارە دەرونیە بخەنە سەر خۆیان باشە کاگامانج عێراق خۆی داوای ئەم ڕێکەوتنەی کردووە لەگەڵ بەریتانیا خودەمە داواکاری بەریتانیا بووە نانەخێر خۆی وەکوتم ڕێکەوتنەکە بەست بەڕاستی فرەلایەنە حکوومەتی بە عێراقی ڕەنگار حەز بەو بڕیارە نەکا بۆ مەسەلی ناردنەوەی پەناهەندە بەڵام حکوومەتی بەریتانیاش کارێک ناکا لە زەرری خۆی بێ ئەمەوە چەند سەفقەیە کە سەفقەی بازرگانیە و سەفقەی ڕۆشنبیریە و حکوومەتی عێراقی بودجەیەکی ئەجگار گەورەی بۆ ئەو بڵین ڕێکەوتنە بازرگانیە داناوە کە بە پاوەنە کاتە 12.3 بلیۆن پاوەن کە مەبلغێکی ئەجگار زۆرە بۆ حکوومەتێکی وەکو بەریتانیا و عێراق کە لەو بوارانێ لەو بوارانی کە ڕێکەوتون لەسەری کاری لەسەر بکەن باشە پێتان ئەم ڕێکەوتنانی چارەسەرە بێ بۆ ئەو دۆخەی کە بەریتانیا تێدایە نەخێر قەت بڕوان ناکەم کە ئەم ڕێکەوتنە بێتە هۆی چارەسەرکردنی ئەو دۆخەی کە بەریتانیا تێدایە ئەگەر مەبەستی جەنابەت مەبەستی کۆچ و کۆچبەرانە بەڵێ بێگومان نەخێر دڵنیام لەوە و بێشکم بەریتانیا پێویستی بەکاری زۆر لەوە زیاترە بۆ مەسەلەی چارەسەرکردنی کۆچ و کۆچبەران چارەسەری کۆچ و کۆچبەران بەریتانیا بە چەند هەنگاوێکا ڕۆشتۆ و پێشتر بۆی ڕوون بۆتەوە ئەگەر ئێمەمانان وڵاتی خۆمان ئاسوودە بینتیایە پێویست ناکە بەریتانیا بمانێرێتەوە خۆمان دەڕۆینەوە بەڕاستی باشە کاگامانج ئەو عێراقیانە زۆرن کە لە بەریتانیان و مافیمانەوەیان پێنەدراوە بەڵێ دەڵم سەرچاوەکان هۆکارەکە چییە؟ هۆکارەکە بەڕاستی ئەو ناسەقامگیریە دەرونیە بە تایبەتی لە ئەوەی کە منەی بینم لە کوردستان ناببوورە مەبەستمەوەی هۆکارەکە چییە کە مافیمانەوەیان پێنەدراوە لەبەرەوە کوتم فشارێکی ئەجگار زۆر لەسەر وڵاتی بەریتانیا لە ناحیە سیاسیەکە و کارتێکی سیاسی حزبەکان بەکارێنن گەلەکەش بەڕاستی لە پشتگیری ئەو هەر کەسێکەکە کە بتوانێت چارەسەری مەسەلەی کۆچ و کۆچبەران بکە هەر ئەمڕۆ حزبی معارض کە حزبی پارێزەرانە سەرۆکەکەی ئەیوت وڵاتی بە هەڵبژاردننی داهاتوو ئێمە وڵاتی بەریتانیا لە ئوتێلێکەوە ڕزگار دەکەین چکە وڵاتەکە ئێمە ئوتێلێک نیە بۆ خەڵک بێت یا بمێنێتەوە زۆر باشە دەست خۆش بەڕێز ئامانج بەرزنجی چاودێری سیاسی و شارەزای کاروباری بەریتانیا زۆر سپاس.